چاودێران پێشبینیان دەکرد لە جەنگی رووسیا دژی ئۆکرانیادا بە هۆکاری ئەوەی سەرۆکۆمار و ژمارێک لە بەرپرسانی کێڤ جوولەکەن و ژمارێکی زۆریش جوولەکە لە وڵاتەدا دەژین. ئەوە جگەلەوەی ئۆکرانیا باجی نزیکی لە ناتۆ و خۆراوە و خواستی دیموکراسی و سربەخۆیی دەدات، دەبوو قەوارەی زایۆنستی پشتیوانی لە ئۆکرانیا بکە. بەڵام بە پێچەوانەوە بەهۆی هاوپەیمانەتی مۆسکۆ و تەل ئەبیب لەسەر خاکی سووریادا نەک هەر بێلایەنی نەپاراست، بەڵکو هێڵی ئاسمانی ئیسرائیل ئێلعال بووەتە هۆکاری شکاندنی گەمارە و لەسەر هێڵی ئاسمانی رووسیا و حکوومەتی تەل ئەبیب بڕی 2 ملیار دۆلاری بۆ ئەو بابەتە تەرخان کردووە. لەوانەیە ئەوە جێگەی پرسیار بۆبێ کە هۆکاری هەوڵی ئاشتی خوازانەی نەفتالی بێنێتی سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە چیەوە سەرچاوەی گرتووە. بەڵام چاودێران هۆکارەکەیان بۆ هەبوونی نزیکەی 800,000 جوولەکەی ڕووسی و ئۆکرانی دەگێڕنەوە کە لەم کاتەدا دابەش بوون بەسەر لایەنگەری لەو دوو وڵاتەدا. ئەمەش بەرەی ناوخۆیی ئەو قەوارەیە دەخاتە مەترسیەوە کە هەمیشە شانازی پێوە کردووە. ساڵانێکی دوور و درێژە ئەو قەوارەیە جوولەکەبوون وەکو ناسنامەی نەتەوەیی پێناسە دەکا، بەڵام لە ڕاستیدا جوولەکەبوون شوناسیی نییە و نەتەوەیی بوونیش زیاتر پەیوەندی بە نیشتیمان و زمان و کلتورەوە هەیە کە هەر جوولەکەیەک لە ڕووی نەتەوەییەوە سەر بەو وڵاتەیە کە لێیەوە کۆچی پێکراوە و ئەم قەیرانەش باشتر ئەو ڕاستەی ڕوونکردەوە. بۆیە لەرزەی خستووەتە جەستەی ڕێکخراوی زایۆنیستیەوە، جگەلەوەش ئەو هاو ئاهەنگی ئەمنی کە لە نێوان رووسیا و ئیسرائیلدا هەیە بۆ لێدانی بەردەوامی بنکە و بارەگەکانی وسپای پاسداران و ئەو میلیشیایەنەش کە لەوانەوە نزیکن هۆکارێکی گرنگی دیکەیە کە پەیوەندی بە ئاسایشی ئەو قاوارەیەوە هەیە. پێگەی ئاکسیۆسی ئەمریکی لە زمانی بەرپرسێکی ئیسرائیلیەوە ڕایگەیاند میکی لڤی سەرۆکی کەنێست پارلەمانی ئیسرائیل داوایەکی فەرمی سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زلێنسکی ڕەت کردووەتەوە کە داوای کردبوو لە ڕێگەی ڤیدیۆ وتۆیەک لەسەر ڕووداوەکانی جەنگی ئۆکرانیا ئاراستەیان دامانی پارلەمان بکە. بە پاساوی ئەوەی زۆربەی پارلەمانتەران ئامادەنین، بۆیە دەکرێت لە ڕێگەی بەرنامەی زوومەوە یەکە پەیوەندیان پێوە بکرێت. بەرپرسە ئیسرائیلیەکە بە پێگەکەی وتووە ئۆکرانیەکان لەو وەڵامە بێهیوا بوون و پەیوەندیشیان بە کەسی دیکەوە نەکردووە. دەوترێت لیڤی بەر لە وەڵامدانەوەی باڵیۆزی ئۆکرانیا پەیوەندی کردووە بە وەزارەتی دەرەوەی قەوارەکەیەوە و ڕاوێژی پێکردوون ئەوانیش ڕەتیان کردوتەوە. ئاکسیۆس جەختی لەوە کردوتەوە کە وتەکەی زێلێنسکی بۆ پەرلەمانی ئیسرائیلی گرنگی زۆری هەبوو، چونکە ناوبراوێکێکە لەو سەرکردا جوولەکە کەمانەی لە دەرەوەی ئیسرائیلدا دەژی و سەرۆکی وڵاتێکی گرنگی وەکو ئۆکرانیایە. چاودێرانی کورد و هەڵوێستەی ئیسرائیل بەرامبەر بە ئۆکرانیا بە ئەوانەیەکی گرنگ لە قەڵەم دەدەن بۆ ئەوانەی لە هەرێمی کوردستان دەیان ساڵە بانگەشەی دۆستایەتی زایۆنیستەکان دەکەن بۆ خواستی ڕزگاری خوازانەی گەلی کوردستان. بەڵام ئەو قەوارەیە لە کاتی تنگانەدا وەکو کارتی گوشار بەکاری دەهێن و دوجاریش دەیفرۆشنەوە با وڵاتانی ناوچەکە.